سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێ بێ، هیوادارم نوێژ و ڕۆژ و تاعەتی هەموو لایەکتان قبول بوو بێت. ئەزیزانی من، ئەمڕۆ لە شاری سلێمانی لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە دوو سکیل دابین کراوە بۆ دوو خێزان تاکو ببێتە سەرچاوی بژێوی ژیان و هاوکاریەک بۆیان ژیانیان لە قۆناغێکەوە بچێ بە قۆناغێکی کە واتە لە قۆناغێکەوە ئەگەر سەرچاوی بژێوی ژیانیان نەبوو بێت، ئەمڕۆ لەلایەن خێرخوازان و دەستگای خێرخوازی بەخشینەوە سەرچاوی بژێوی ژیانیان بۆ دابین کراوە. بۆیە لەگەڵ مابێن تاکو لەگەڵ ئەو خێزانانە گفتوگۆ بکەین و هەروەها ئەم ماتۆڕانەیان پێشکەش بکەین. بەڵێ بەڕێزانە، ئێستش دەمانەوێت لە لایەن هاوکاری بەڕێزمان لە دەستگای خێرخوازی بەخشینەوە ڕوونکردنەوەمان پێبەن، زانیاریمان پێبەن لەسەر دابینکردنی ئەم ماتۆڕانە و چۆنچۆنی گەیشتون بەم خێزانانە تاکو ئەم هاوکاریانیان بۆ دابینکەن. پێمان بڵێن چۆن ئەم هاوکاریانە بەم خێزانانە دابینەکەن و چۆنچۆنی ئەگەن بەم خێزانانە تا هاوکاریان بکەن. دیارە دەستگای خێرخوازی بەخشین شوێنەکەی دیارە وەکو نووسنگی دەستگای خێرخوازی بەخشین یان نووسنگەکانی ترمان لە شار و شارستەکان ئەم خاوەن پێداویستی تایبەت یان نەخۆش یا هەژار یەن بۆ دەستگای خێرخوازی بەخشین فۆرمێکمان هەیە، ئەم فۆرمە بڕەکرێتەوە. دیارە دوای ئەوەی کە سرەیان هات لیژنەیەکمان هەیە، ئەم لیژنە چی بە دوواداچوونەکە بۆ ماڵەکەم زانین تا چەند ئەم ماڵە مستحەقی ئەوەن کە دەستگای خێرخوازی بەخشین ئەو هاوکاریان پێ بگەێنێ. دیارە ئەو ماڵانە ئێمە ئەمڕۆ 21 ڕەمەزانە چواردەهەمین ماتۆڕی بارە ماتۆڕی بژێوی ژیان دابەشمان کردووە. دیارە ئەم ماڵانە ئەمە دوێنێ یەکێکی تر لە سلێمانی کە ماتۆڕێکمان پێیاوە نەخۆشیەکە بەڕاستی ناتوانانی هیچ ئیشوکارێ بکە، نەخۆشە، هەم ئینزیلاق هەم فەقەرات هەم گورچیلەی هەیە. ئینجا لەگەڵ ئەوەشە ئاتی ئێواران کە بازار کۆکرێتەوە شتێک لە بازار کەوتی بێکۆیەکاتەوە بەمە بژێوی ژیان و کرێخانوش دابینەکە. ئێمە دوێنێ ماتۆڕەشی بارمان داوەتەیە. بەڕاستی من لێرەوەڵم بە خێرخوازان ئەڵم ئەم دوعانەی کە کردووە بۆ خێرخوازان بۆ ئێوەی خێرخواز بەڕاستی دوعای زۆر زۆر چاک بۆ ئەو خێرخوازانە کردووە. فەقیرێکی ترکە خێرخوازێکمان بردووەتە ماڵ کە ئەڵێ بەڕاستی من لە هەمین ڕۆژی ڕەمەزانەوە کە ئەو خێرخوازان بردووە تا ئێستا من خەریکی دوعای خێرم بۆیانەکەم. دیارە ئێمە زۆر حەزمانە کرد بەڕاستی ئەمە چواردەهەمین ماتۆڕە پێشکەشتێکەکەین حەزمانە کرد بەڕاستی بتوانین ئەوەی کە لە سریای هەمووی جێبەجێکەین جە بەڕاستی ئێستا ئەمە سرەی 2023 و 24 تا ئێستا 25 و 26 لە سریای ماوەنداواکەین لە خێرخوازان بێن دەستبارمان کە بتوانین ئەم خەڵکەش کە چاوەڕوانە بۆ بژێوی ژیان بۆیان دابین. یعنی ئەگەر هاوکاری خێرخوازان بەردەوام بۆ ئێوە دەست پێشخەر بن لەگەڵ ئێوەیە، کەسانێکی زۆر هەن بەم شێوەیە هاوکار و یارمەتیان من تاکو ئەم ماتۆڕانیان بۆ دابینکەن و بێتە سەرچاوی بژێوی ژیانیان. بەڵێ من وەکو پێم وتی ئەمە 2023-24مان کردووە تا ئێستا 25 و 26 لە سرەیان چاوەڕێکن کە خێرخوازان بێنە پێش و بتوانین هاوکاریان بکەین. ئینجا نەکرد ئەم ماتۆڕانە باوڵین چەندین ناومان هەیە بۆ سەبەتەی خۆراک، چەندین ماڵمان هەیە ئێمە تا ئێستا بە دوواداچوونیشمان بۆ کردووە بۆ کەفالەتی مناڵی بێباوک، چەندین بەرنامەمان هەیە بۆ گورچیلە بۆ خانوو داواکەن کە خێرخوازان بێنە پێش هاوکارمان بن بۆ ئێمەش بتوانین بەڕاستی هاوکاریان بکەین و لەم وەزعی بژێوی ژیانە دەریان بێنین. بەڵێ، یعنی ئەگەر ئەم خێزانانە ئەم ماتۆڕانیان بۆ دابین نەکرایە بژێوی ژیانیان لەسەر چی بوو؟ ئێستا ئەم دوو خێزانە کە دوێنێ دانەیەکمان بەڕێ کردووە کە نەخۆش بوو، ئەمە سێمە بەڵام چواردەمینە لە هەموو شار و شارۆچکەکانە. دیارە ئەمە یەکێکیان خاوەن پێداویستی تایبەتە، بەڕاستی ئیشیشی کرێکاریە لەبەر ئەوەی لە قسەشتی تێ ناگەی ناتوانێت قسەشتی بۆ بکە بەڕاستی وەستا و شیش نایبن بۆ کرێکاری. ماڵ و مناڵشی هەیە وەزعی زۆر وازی مادی خراپە. ئێستا خێزانەکە توانێت قسەمان بۆ بکە خۆی ناتوانێت. ئەوەی تریش لەبەر کرێسیاتی بەڕاستی نەیتوانیوە کرێخان و دابین کە چۆتە قەراخ لەگەڵ ئەوەی خۆی ماڵ و مناڵی هەیە
دایکێکی کەم ئەندامیشی بەسەرا کەوتووە لەگەڵ ئەوە دانیشێ نەیتوانێت کرێخانی دابین بکە چۆتە خەراق دانیشتووە ئێمە داوای لە ئێمە کردووە کە ئەم ماتۆڕی بۆ دابین کە بێتەوە سلێمانی بێت لە شار دانیشی لەبەر دایکی کە کەم ئەندامە کە بتوانانی پێویستی بە خەستخانەی شتێک بێ بە لە فدیای بکەوێت. دەستان خۆش بێ و هەر هەبن بۆ هاوکاری ئەم جۆرە کەسانە. ئێستاش دەمانەوێت خۆمان گفتوگۆ لەگەڵ ئەو خێزانانە بکەین و هەروەها ئەم هاوکاریانیان ڕادەست بکەین. ئێستاش لەگەڵم خێزانە بەڕێزەین کێکێکین لەو خێزانانەی کەوا هاوکاری و دەستگیرۆییان کراوە. کاکە جان پێمان بڵێت بارودۆخی تەندروستی خۆ چۆنە ئێستا لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینیشەوە هاوکاری یەکەیت و ئەمە ئەبێتە سەرچاوی بژێوی ژیان بۆ ئێوە هەست چۆنە؟ من ئەسێکی خۆشم یاخوا دەستە خۆش بێ و ئینشاڵڵا خۆیگەم زیات نەمادی. زۆر سپاس. جوان ئەخوا خۆش بخوا. قبل غلايا كلمة بين لا تجوا بشكل بله ڕاستەکەی تۆ ماندوونەکەین هاوسەری بەڕێز قسەمان بۆ بکە و بزانین بارودۆخی ژیانتان چۆنە؟ ڕزگادا لەورتەکەم یاخۆخواینەوەتان زەرگا سەرکەوتە بن و وڵی ئیمە و پیامە ئاوایی شەقخێ لەگەڵای بەخوا لێدا سێ ڕۆژێ خایتە بەخوا خەڵگا و کاریمانەکە خەڵک گێبەنە ڕۆژی وایە وەستای لە خۆمان نایبە دوو ڕۆژەکە سێ ڕۆژ لە زمان ئاکەوێ ناتوانێشکە بەڵێ ینی سەرچاوی بژێی ژیانتان لێسا بە هاوکاری خەڵکە ئەرە بەخوا خەڵگا و کاریمان خۆتان لە ماڵەوە چەند کەسن چەند سەرخێزان دوو چوو چێک و فرێک و پیا چوار سەرخێزان بەڵێ بارودۆخی ژیان بۆ جۆرە سەخت نییە ینی کە ئێوە ئاوا خۆی نەخۆش بێ و نەتوانێت پێویستی ماڵەوەش دابین کە بەرەوەڵا چۆن سەخت نییە بەرەوەڵا سەختە بەڵێ ئەی ئەمڕۆ هەستان چۆنێ لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین و هاوشێوەی خۆشە دەستان خۆش بە زۆر مەمنون سەرکەوتە من خۆی گەورە نمونەتان زێ بکە ئینشاءڵڵا بێتە سەرچاوێکی بژێوی ژیان و و دڵخۆش بن و بە لەشی ساخ بەکاری بێنن ئینشاءڵڵا. ئەی هاوسەرەکەت بەم جۆرەیە چارەسەری هەیە نەخۆشەکەی؟ وڵی چارەسەری دەسەڵاتمان نییە یعنی ئەوش پێویستی بە هاوکاری بەخوای سعیلە جەمبۆ نووسیە لە ئێران سن بەخوا پارە نەبوو بیبین وەریگدی پارەمە ئیتە خەڵی خۆرخواز یارمەتیمانە هاوکاریمانەکە بۆمانێنێشمان بۆیێنی ئیترەوە خۆتزانیتە پیاوەکە نەخۆش بکێ بۆ ژیانەکە بێگومان وایە هەرە وەڵڵا زۆر باشە ئینشاءڵڵا ئەویش تەندروستی زۆر باشە بێ و خۆی گەورە کارەسانیتان بۆ بکە دادەگیان پێمان بڵێ هەستان چۆن بوو یانی ئێوە لە ماڵەوە کاتێککە پێیان ڕاگەاندن لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە دوای چاوەڕوانیی زۆر خێرخواز هاوکارێکی ئێوەی دابین کردووە وڵا هەستمانەوە نەخۆش و نەمانەزای لە خۆشیاتی بکەین ئەرە بەخواردنە خوانومنەتان زێ بەخوای گەورە دوو ئەوەتاندادی خۆی گەورە بتان پارێزی داواکاری چیە لە خێرخوازان بۆی ئەوە بەردەوام هاوکاری بن ئەو ماتۆرە بەشەڵڵا ببنسی بۆ پیامە کاریکاریەکە 2003 برای بۆ ماڵمناڵەکەم پێبژی لەگەڵ خۆم بەڵێ داواکاری چێ لە خێرخوازان بۆی کە ئەوە زیاتر هاوکاری کەسانی ئێوە و خەڵکی تر بکەن لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە داواکاری بێن بنمونی خەڵک و هاوکاری خەڵکن هاوکاری ئێمەشەکەن خۆی گەورە نمونیان زێ خۆی کرد دوونیانداتە خوشکی زۆر ئەی چیتان هەیە بۆ دەستگای خێرخوازی بەخشین کە ئاوا کەسانی وەکو ئێوە لەبیر ناکەن و هاوکاری دەستگیرۆیتانەکەمانەیە خۆی گەورە بیان پارێزە خۆی گەورە نمونیان زیاکە خۆی گەورە دوونی تریانداتی ئەوە ئەمڕۆ بۆ ئێمە یەکەم خۆشە یەکەم ڕۆژەی بووین لەدایک ئەوەمان پێ خۆشە ئینشاءڵڵا هەمیشە لە خۆشیاکەوتە بن یاخوا خۆی گەورە نمونەتان زیاکە خۆی گەورە دوونی ترتانداتە بۆ تەنکا بە حەجوانی یاخوا لە شتاپێ و دەست چاو خۆش بێ و زۆر سوپاس. بەڕێزانەوەی جەویستی بوونم خێزانە بەڕێزاکەوە چنێ دڵخۆش و شادمانن بەو هاوکاریکەوە ئەمڕۆ لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین و ئێوەی خێرخوازەوە دابین کراوە چەندها کەسی تر و خێزانی تر چاوەڕێی هاوکاری لەم جۆران بۆیە داواکارین لە ئێوەی بەڕێز هاوکاری و بەخشینەکانتان بگەێنە دەستگای خێرخوازی بەخشین تاکو ئەم خێزانانە خۆشی و ئاسوودەیی بۆیان بگەڕێتەوە و دڵخۆشی بۆ سەرلێوی مناڵەکانیان بگەڕێتەوە. بەڵێ بەڕێزان وەکو بینیتان گفتوگۆمان لەگەڵ ئەو خێزانە بەڕێزە کرد ئێستاش لەگەڵ ئەم خێزانین کەەوە ماتۆڕی دۆمیان بۆ دابین کراوە
کاکەیدان سڵاو لێ بێ و پێمان بڵێ ئەمڕۆ هەستی چۆنە لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین ئەم هاوکاریە کراویت وڵای بەڕاستی دەستیان خۆش بە مالیان ئاوێ خۆی گەوربیگە بە جزای قیامەتی شەڵاویان مالیان ئاوێ وڵا هەستێکی زۆر خۆشمە بوو بەڵێ خێزاندارم دوو مناڵەمەیە ینی مالیان ئاوا بێمەیان بۆ کردن توانم شێوی ژیان بێ پێیاگەم دەستیان خۆش بێ مالیان ئاوێ زۆر سپاس بەنای ئەوانیشەوە ئەکرێت پێمان بڵێ پێشووتر خۆت ژێوی ژیانە لەسەر چی بوو پێش ئەم ماتۆڕە وەڵایی شێوی ژیانم لەسەر ماتۆر ڕێکبێتتر بۆ خۆی بە بۆنی قەرزیار و شتەوان ینی نەمتوانی دیان ناگوتم تر بۆ خۆم ماتۆڕەکەم بۆ فرۆشت و ینی سش قەرزارێک هاتووتە سرم ماڵانە بێ خۆی گەورە خێران بنووسێ شەڵا ماتۆڕیان کڕێەوە بۆ دەستگای بەخشین ڕەبی خێران بنووسێت توانم شێ ژیامی بێ پەیاگەم بەڵێ ئێوە لە ماڵەوە چەند سەر خێزانن پێکەوە و تۆ بژێوی ژیانیان دابینەکەی خۆم دوو مناڵم هالەن دایکشم لەگەڵای باوکشم نەخۆشە بەسەر و باڵۆنمان بۆ کردووە نەخۆش ئەویش نەخۆش و توانای چی نەماوە 6 نەفەرین وەکومان تر هەر منم لە ماڵە تەنها تۆ ئەتوانی ژیانیان دابینی 6 کەسن باوکە نەخۆش و ئەرەوەڵا بەڵێ بەڵێ هەر خۆم مارەوەڵا هەر خۆم کەسا بازەکەم دایکشم کەمەندام و ینی هەر خۆم لۆ ماڵە بەڵێ ئەی قورس نییە دابینکردنی ژێوی ژیانی 6 کەسەوە نەخۆشێک لە ماڵەکە هەبێ بەرەوەڵا قورسە داواکەی بۆ خۆ ماڵەوەیە شیر و دایوی مناڵە ینی دایکتە باوکتە باوکم بۆ عیلاج بۆ نەخۆشیە چوم نەخۆشە بێ هەموو کاتێ لە کاتی خۆیان حەبەکان خوا تێگیت جا بۆ شێوەی ترە بێ هەرچۆنەوە ڕاکەم توانم حەپەکانی بۆ بەیان بەڵێ ئەی هەستان چۆن بوو کاتێک لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین ئاگادارکرانەوە ماڵیان ئاوا بێ دەستیان خۆش بێ بەڕاستی هەستێکی زۆر خۆشمە بوو دێ لەخوا بەزیابێ ئینشاڵڵا هەمیشە دڵخۆش بن پێمان بڵێ ئێوە هەستان چۆن ئێستا لەگەڵ کوڕەکەتان ئاماجن و ئەم ماتۆڕەتان لەلایەن خێرخوازانەوە بۆ ماڵیان ئاوا بێ زۆر مەمنونیانم ئەوە خێرە بوو حەزێ و بۆ خۆیانیان کردووە کە لەبەرەوەی خۆم نقستانم و خۆم دەستێکیشم نییە کەمەندامم ئەمە یەک دوو هەمیش پیاوەکەم قەسەرە باڵێن گرهات لە حمای جارێکی خەمەس حابە بەخوای فرێنم بە سلێمانی ماڵیان ئاوا بێ هەچۆنی بێ ژیانی بێ بینە سەری ئینشەڵڵا یاسمان هەیە ماڵم ناڵیش بەخوا شیر و داوی هەیە خۆم دەستم ناڕوە خۆم کەم ئەندامم مانگی 150 150 خۆشتان زای معاشەکەی چۆن چۆنیە ناڕوات مەسروفەکەمان وەرحاصڵ گرانە سوێن بەخوای سەر ملیۆن و نیەکی قەرزم لەلایە ماڵیان ئاوا بێ زۆر 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 پێم خۆش بوو ماڵی ئێوەش ئاوا بێ لەگەڵ ئەوانش کە ئەو خێرەیان دابین کرۆ بۆ ئێمە و سوپاس و مەمنونیانم خێریەوەش بنووسێ زۆر مەمنونیانم ماڵیان ئاوا بێ کە چاوێت لە ئێمەوە بێ و کە تەلەفۆنیان بۆ کردین و کە ئەم هەدیە چاکەیان پێشکەش کردی ئەی دایجان پێمان بڵێ داواکاری و چییە لە خێرخوازان تاکو ئاوا بەردەوام هاوکاری کەسانی وەکو ئێوە و نمونونەکانی ئێوە وەڵڵی ئەڵەم مەمنونیانم زۆر زۆر سپاسیان نەکەم کە ئاوا چاوی لە 4 و 5 وەکو ئێمە و بازە کەسێکیش ئەیە زۆر مەمنونیانم بەم بەرە جەژنانە خێرێکی عەزەمیان کرۆ بە خۆیان مەمنونیان و ماڵیان ئاوا بێ ئەخوا سپاسیان نەکەم چیتانێ بۆ دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ هاوکاری ئێوە بوون هەمیشە هاوکاری کەسانی وەڵا مەمنونیانم بە قوربانیان بە مەمنونیانم زۆر زۆر پێمان خۆش بوو سپاسیانەکەم ماڵیان ئاوا بێ دەست و چاویان خۆش بێ بوو ئەو یارمەتێکە دایان بە ئێمە قوربانێ بوو ئەکەی ئەو مەنەفێس و سویچەکانیان ڕادەست دەکەی بۆی ئەم خێزانە بە ڕێزانە بۆ هاوکاری ئێوە پێیان بکات بەڵێ وڵا دیارەمە مەنەفێستەکانمانە کردووە بە ناوی خۆیانەوە حتا وەسڵی ئەو کۆمپانیەکە لێمان کڕی هەرۆسڵەکەشتی بە ناوی خۆیانەوەیە ئیشاڵە ئێستا ئەیاندەینێ ئەمە مەنەفێستەکەیەتی ئەمەش وەسڵی کڕینەکەیەتی هەردووکیمان کڕی کردووە بە ناوی خۆیانەوە سەربەست فەریق جەلال وایە فەرموو پیاک سەربەست گیان ئەمە مەنەفێستەکەیەتی ئەمەش وەسڵی کڕینەکەیەتی وەسڵی کڕینەکەشمان هەر بە ناوی خۆتانەوە کردووە براکە ئەمەش سویچەکەیەتی جا هیوادارین کاک سەربەست گیان بتوانن بژێوی ژیانی ماڵ مناڵی پێدابین بکەن و بەڕاستی وریای زادە و شتیش بن وریای خەڵک بن ینی وەکو باس دەکەن جارێ خەڵکێک ئەو ماتۆڕ شتانە تۆزەی بێتاقەتە لێیان
تۆزێکی ڕێنمایەکانی هاتوچۆ جێبەجێ بکەن باش نییە خێری لێ بینن لەشتان ساغ بێتە مای خێر و خۆشی بۆتان ئینشاءڵڵا لە خۆشیار بەکاری بێنین بە لەشی ساغ لە خزمەتان ناین ئەمەش پێم خانە و مەنەفێستەکەشتی کاک سەربەز لەم هینە ئێوی دەرە لە سندوقەیە فەرمی کاک سەربەزجان ئەو مەنەفێستە لێوەگرا تەوا فەرمەوە کاک سەربەزیان ئینشاءڵڵا بێتە مای خێر و خۆشی بۆتان بە لەشی ساغ بەدڵی خۆش بەکاری بێنی بێتە سەرچاوێکی بجێوی ژیان بۆتان و ئاگداری تەندروستی خۆت بی لەبەرەوەی ئەمە بۆ سەرچاوی بجێوی ژیانە نەبێتە کارەسات و ناخۆشی بۆتان ئینشاءڵڵا هەمیشە دڵخۆش بن خوا پیرۆز دوێ کاک سەربەزجان هیوادار ئینشاڵڵا بتوانین بژێوی ژیانی ماڵ و مناڵی پێدا بین بکەین دەستان خۆش بێ خۆنمەتان زەر خۆی گەورەتان داتی لا شوتان صديق چی تێ کاک سەربەز تۆ ئەڵێ چی بە خێرخوازان العالم يا اخوة نمونير زيادة ان شاء الله لا شان صعبة خوا پیرۆز دوێ کاک سەربەزجان ئەمەش سوێزەکەی اخوانا نظرا ولا خوشات شكل ان شاء الله اخويا زيدنا بعد دسي خوش يا بەڵێ بەڕێزان ئەوەی ئەمڕۆ ئێوە بینیتان لێرە هاوکاری و یارمەتەکانی ئێوە بوو لە مانگی پیرۆزی ڕەمەزان و بم کەشە ساردا گەشتووە بم خێزانە بەڕێزانە و بوونا هۆکاری گەرمبوونەوەی ماڵەکان و دڵخۆشی دڵەکان هاوکارەکانتان گەشتە جێگەی خۆی بۆ یاداوکارین لە ئێوەی بەڕێز هاوکاری و یارمەتەکانتان بگەێنە دەستی دەستگای خێرخوازی بەخشین چونکە دەستێکی ئەمینە و ئەو هاوکاریانەی ئێوە ئەیگەێنن ئەگاتە کەسانی شایستە و شیا و هەر بمێنن ببەخشن تاکو و بەخشین بەردەوام بێ و دڵخۆش و سەلامەت بن خاتان لەگەڵ